چەمی گەلی خڕێ ئەو سەیرانگایی دەکەوێتە بناری زنجیرە چای بێرات هاوینە هەوارێکی سروشتیە و کەمتر دەستی مرۆڤەکانی پێگەیشتووە بەڵام لەگەڵ ئەوەشدا شێوێنراوە و پاشماوەی مرۆڤەکانی لێکەڵەکە بووە. کۆمەڵە برادەر بووین بڕیارماندا بین ناو شوێنە ناوی گەلی خڕێ بەڕاستی شوێنی خۆش و سیاحیە بەس ئەگەر خزمەت گوزارێکی پێ بکرێ شوێنەکە زۆر باشتر و زۆر خۆشتر دەبێ و داواکارم نەک لە حکوومەت لە خەڵکەکەشەیە بەڕاستی پێویستە ئێرە بپارێزرێ کە دێنێرە بوو سەفرە و سیاحەت کە شت دەخۆن باشیەکانیان لێرە نێڵنەوە و داواکارم لە حکوومەتیش بەڕاستیەکە خزمەت گوزارێکی سەرتاسەری بۆ بکرێ ئێرە شوێنێک سیاحی دەرەچەیەکی لێ دەرەچێت. طبعاً زێک ئەگەر پاک نەکرێتەوە پاشماوەچکە لەوانەیە بدەست بردانەوەوانە داواکارم ئەوی سەردانی ئێرەشەکە هەندێک بە پاکشی ڕای بگری خۆی ئەگەر خزمەت گوزاری بێت طبعاً بێتە شوێنێکی ساعی و توانێت خەرچی زیاتر ڕوو تێ بکات و ئەگەر مەسەن ئەگەر پرۆژەی بازرگانی ئەوانەشی لێ مەسەن و پرۆژەی تایبەتوانەی لێ بکرێ هەنی لۆ ئەو خەرکە و ئەوانەی لەو دەورێژین لەوانەیە بێتە سەرچاوەکی باشی دارایی. ئەم شوێنە سروشتیە زۆر دڵگیرە و بڕێکی زۆر لە ڕووەکە سروشتی و دەگمانەکانی لێ ڕواوە و بە مەبەستی چارەسەرکردنی پزیشکی بەکاردەهێنرێت بەڵام زۆری هەڵکەندنی ئەم ڕووەکانە مەترسی لە ناوچوونیان لەسەرە. بەڕاستی ئێرە شوێنێکی گەشتاری زۆر خۆشە هەموو خەڵک هێشتا پێی ئاشنا نەبوونا من وەکو خەڵکێکی هاوڵاتی ئەو دەفەری سوورچایەتی باو باپیرانیشم هەر لێرە لەدایک بوونەوە گەورە بوونەوە بەڵام ئێستا لە شاردا دەنشین جارە هەر لەگە ماڵی بە ئایلی لەگە دۆست و برادران بە سەفەر دینێر بەڕاستی یعنی تازە پێشەوە یانگۆ بێن چاپێکەوتن پێ بکەن بەخۆم قسە لەگەر ئەو دۆستم دەکرد دەمگوت جاران ئێرە ئەو هابوو ئێستا بەڕاستی یعنی ئەم یەک بەخۆم هاتیم ئێرە لەو شوێنی گەشتیاری بەڕاستی علاقەی سەفەریم هینایە ئەو زبل و زال و خاشاک کەم تێکردێ حکومەت حەقی ئەو نەعجیانە بکاتە شوێنێکی گەشتیاری سیاحی بەڕاستی پێویستە بە حرەسەکی لۆدانێتنی هەم چاو لە داروبار و ئاوەکە و پاک و خاوێنەکەی بکە خەڵکردنە چەند کەسانێک پێویستیان پێ لێرە بن بەڕاستی خەڵکی ئەو گوندەی زۆر خەمخۆری ئێرەنا بەڵام ناکرێ خەڵکیش لە خۆیان حادثکەن. کوردستان لێوان لێوە لە دیمەنی جوانی سروشتەکان و تافگە و ڕووبار و کوێستانەکان چەمی گەلی خڕێژ یەکێکە لەو دیمەنە سروشتیە سەرنجڕاکێشانە کە تاوەکو ئێستا با سروشتی جوانی خۆی ماوەتەوە. سەرباز محەممەد، گەلی کوردستان، چەمی گەلی خڕێ.